مسات شادانەیەک لە دواییەک پەیوەندەوە چییە بەرنامەکان بابەتەکانم ڕۆ پرۆژێکی زۆریا بە پرۆگرامی کورتات مەگەزینە ئێوارەیە جا ئێوە چونکە بەیەکی شۆن گەر پرسیارەکەم کاتە پرسیارەکە بۆ هەردووکتانە ئەسکەم باسێکی کلیپەکە بکەم بەس یەکەم جاشمەلای کاک ڕۆژگار ئەم کلیپە چۆن دەستان پێکرد ئەم جەوە بەهاریە خۆشە. بەڵێ زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ دەرفەتە هەڵبەت تقریبان 3 مانگ پێش ئێستا ڕۆکان پرۆژەیەکی هەبوو گۆرانیەک لە کورسات بە هەمان شێوە لێرە قسەی کرد لەسەر بابەتەکە. بیرم نییە خاتوونی پێشکەشکار کێ بوو، بەڵام پرسیاریەوەی لێکردوتی خاتوو گۆڤار پرسیاریەوەی لێکردوتی وتی لەگەڵ ڕۆژگاری برات پلانتان نییە کە گۆرانی بڵند، چونکە ڕاستەکەی من تۆزێک پێش ئەم گۆرانیم ئەوت و خەڵکێک ناسی بوومی ڕۆکانی شتی با قەرارە گۆرانیە بڵێن هیچ قەراریش نەبوو هیچ پێشەم شتێبی بڵێن سپاس بۆ کورسات کە تووشی ئەوەی کردین پێکەوە گۆرانیە بڵێن. پرۆژەکە تقریبان ئاوا دروست بوو، ئەو بیرۆکەیە دروست بوو لە ڕاستیا بە سیفەتی ئەوەی کە ئێمە براین باش لە یەک تێگەین لە گۆرانی وتن قەراری ئەوەمان ناکە ئەم دوێتە بم شێوازە بێ بەشی یەکەمی من بێڵێم بەشی دووهەمی ئەو بێڵێەوە. دەستپێکی گۆرانیەکە هی مامۆسای خوالێ خۆش بوو گەورە مامۆسا جەلال سعیدە کە خوالێ خۆش بێ کە من لە ڕاستیا هەرگیز ناتوانم بەقەدەر ئەو باش بیڵێم، بەڵام هەمیشە من وابیرم کردوتەوە کە ئێمە ئەتوانین شتێ بکەین کە گۆرانیە زۆر ڕاستەنەکان جارێکی تر بەرگوێی خەڵک بخەینەوە. لەوانەیە هەندێک کەس هەبێت کە بزانێ ئەمە پێشتر نەیزانی بێ مامۆستا جەلال سعید ئەم گۆرانی هەبووە، بەڵام کە گوێ لە ماگرێ و ئەزانێت هی مامۆستا جەلال سعیدە اینجا ئەتوانێت سێرچ بکات و جارێکی تر ئەو ڕەسەنایەتی گوێ لێ بگرێتەوە. و پارتی دووهەمی گۆرانیەکە گۆرانی دووچواری پێڵێن عادەتەن شاد. ئێمە ئەو پەڕی هەوڵماناوە کە ڕەسەنایەتێکی باش لە ئیشەکە بپارێزین و هیوادارم توانی بێتمان ئەوە بکەین، چونکە لە ڕووی موزیکی ئیشەکەەوە هەوڵماناوە هەموو ئالەتە زیندۆکان بەکاربێنین. بەڵام بەشی دووهەمی گۆرانێکە وەکەوەی کە چێ کردوێتی و چۆن کردوێتی ئەمەیان بۆ ڕۆکان بەڵام باتەوە. گەر دقت یابێت ئەو شتێک کە بە سوتفە دروستە بێت زۆر چاو تام و چێژی زیاتر پێوەند پلانی سەیرانێک ڕێخیت کەچی بەتەکی من خۆی دەرکەوتەی با بڵێن ئەو سوتفەیەم کە لە ژیان ما یەکجار لەگەڵ شان بەڵێ لەگەڵ شانۆی هاوسەرم گۆرانیەکمان لە پرۆگرامێک گوت زۆر بوو بەترێن بەڵێ ینی ئەو سوتفانە هەندێک جار شتی زۆر باش دروستەکە. بەشی دووەمی بە ڕۆکان باسی بکە. بەڵێ بەشی دووەم ڕاستی من تێکستەکە خۆم بۆم دانەوە ئاوازی فۆلکلۆرە وەرم گرتووە، هەرچەندە تۆزە دەستکاریم کردووە ئاوازەکە، ینی دەق و دەق ئاوازێک نییە لەم جۆرە باڵترابێت. بەگشتی ئیشەکە ئیشێکی شاد لە بەهارەیە مەجلیسیە، ینی پڕاوپڕ بۆم بەهارە توانی چێژی لێ ببینی بەڕای من. مۆسیقای گۆرانێکە کاکە دیاکۆ خالقی ئیشی ئەڕنج و میکس و ماستەرینی بۆ کردووە، کاکە ئاراس قارەمانی ئیشی وێنەگرتنی بۆ کردووە. ئیتر ئەو کۆتای دەست خۆش بێن. اینجا کاک ڕۆژگار من لە سەردای پرۆگرامە بەڕاستیشتم بە وەکو هونەرمەندێک ناسان، بەڵام ئەوەی کە من بیستمەوە ئەزانم بەڕێز حەز ناکەیت تۆ بوترێ هونەرمەند، بۆچی ئەتوانین ئەوە بزانی؟ لە ڕاستیا لای من هونەرمەند بوون تۆ بێ زۆر پیشەی ئیش بکەی ئەو کات ئەتوانی وەک هونەرمەندێک ناوت بنێن و سەقافەی هونەریت هەبێت. لە ڕاستە ئێمە ڕاستە دەستمان پێ کردووە، بەڵام بەڕاستی من هەتا ئێستش ئەوەی شانازی بە مێژووی ئیشی ڕاگەیان و ناو سەحافەوە ئەەکەم، ئەوە شانازی بە گۆرانیوتنەوە ناکەم بەڕاستی، لەبەرەوەی کە من لە ساڵەکانی 2003 ئەوانەوە دەستم کردووە بە ئیشی ڕاگەیان هەتا تقریبان ساڵێک لەمەوە پێشکە لە تەلەڤیزۆنی خاگووم بە بەردەوام بووم، هەمیشە هەوڵیەوە دانەپراوم و هەمیشەش ئیشم لەسەر ڕەسەنایەتی کردووە، لەسەر کلتور کردووە. لەبەرەوەی هەم خاک هەم کورسات بینەرەکانەوە ئازانن کە ئیش لەسەر بۆیە من لە ڕاستیا ئەتوانم
ئەتوانم بڵێم حەزەکەم پێم بڵێن دەنگ بێش حەزەکەم پێم بڵێن چزانم چۆن لەبەر حەقتنێتەوە بەکارە هونەریەکە یانی دوای نەکەون ئێستا بۆ نمونە من پیشەی تری ژیانی خۆمم هەیە و خۆم تەرخان نەکردووە بەڕاستی بۆ بابەتەونێ وەک ئاگا تۆ بەڕاستی کەسێکی وەکو مامۆستا عەدنان کەریمە بینی یانی تۆ چۆنە بێ بە خۆت بڵێ هونەرمەند دەیان هونەرمەند سەدان هونەرمەند کە هەن کە من پێم وانە هەتا ئەو ڕۆژەی ئەم خانە قابلەکەەوە بە ڕێژیوان بتوانم بکەم کەواتە من حەزم لێ نییە پێم بڵێن هونەرمەند بەقەدەر ئەوەی کە من خۆم بە چیە بینم وەکەوەی کە من عازف کەمانچەیەک بم ئەو ئەتوانێت لە ڕێی دەست و کەمانەکەیەوە شتێ پێشکەشکا منیش لە ڕووی گەرومەوە لە ڕووی ئەو دەنگەوە کە سروشتە و خوایەتی پێم ئەتوانم شتێک پێشکەش بکەم بەڵام بەڕاستی ناتوانم هونەرمەند بم چونکە کە قەرارم ما هونەرمەند بم ئەبێ پێشە هەموو شتێ دەست لە ماڵ و مناڵ کۆمەڵە دەڵگرم بچم دوای بکەوم بچم ینی سیرکە بەڕێزان ئێستا کاتێککە بە مامۆسای گەورە مامۆستا حەسەن زیرەک ئەڵێن هونەرمەند بەڕاستی بەشێکی ژیانی ئەو داناوە بەس بۆ گەڕان بەس بۆ گەڕان بۆ ئەوی کە بزانێت لە چۆچی هەیە و چۆن فێرە بێ ئێمە بڕواناکەم من وەکو خۆم مەجای ئەوەم نابێ و ژیان ئەو دەرفەتەم نایەتێ بۆیە هەر دەنگ بێژەکە یان گۆرانی بێژەکە بۆ من و بۆ هەزارانی وەکو من کە ئێستا لە وەسەتەکەیان و پێیان ئەڵێن هونەرمەند هیوادارم ئەوان پێیان ناخۆش نەبێ ئێوەش لەمە دوا پێیان بڵێن گۆرانی ئینجالاوە مادام وتی حەزەکەم بە دەنگ بێژ و با گۆرانی بێژ ناوەمێنن کاتە ئەبێ ئێستا بەرهەمێکمان پێشکەش بکەن اینجا ئەو بەرهەمە بێکە لەگەڵ شانۆی خێزانتان وتانە بوو بە ترێن یاخود بەرهەمێکی دیکەی تایبەت بێت ئەوشیان هەرەبێت لێ ڕۆکانم لە بابە ئێستا ڕۆکانم بۆ خاتوشانۆ زۆر زۆر سپاس ڕاستەکەی ئێمە پلانمانوانە بوو کە گۆرانی بڵێنەوە بیرمان لێ نەکردبوو بەڵام گۆرانی پێبێکە و تۆ ئێستا شتێکە لە دۆزینەوە باش من دێڕێکی بچوو مەقامەڵێن بووی تۆنەکە بدۆزینەوە و ئیتر بزانین دەست خۆش فەرموو ساقیەوە بەدەوە بەدەوە ڕوو لە لای من کە براکەم بەجامێ بەدەوە مشتری وەک من براکەم لە مەیخانێکە من زۆر بەیان شادن بە کەیفن بێخەمن برای بابم وەی لێرەمەم کوژە غەریب گیان زیخاڵانی لێرەمەم کوژە زەیزادە زیخاڵانی بمبان بۆکانەوەری لار حەوزوکانی بمبان بۆکانەوەری لار حەوزوکانی وەی غەریب مەڕۆیان غەریب گیان ماڵماری ئێوانی غەریب مەڕۆیان غەریب گیان ماڵماری ئێوانی داینێڕاناکەد با بمرم سەر نێمە بەوانیە تۆ داینێڕاناکەد با بمرم ئاکسەر نێمە بانی طبعا ڕۆکان لە هەموو شتێکا بێتە سەر دینی من ئەجینا ڕۆکان ستایلێکی زۆر تایبەت و زۆر جیاوازی خۆی هەیە بەڵام هەمیشە من توش یەکەم بەم گۆرانیانەوە لە هەموو ڕۆکانێک حەزم کرد پرسیاری ئەو تایلەکەم تایبەت لە کاک ڕۆکان بۆ پێی کە ئاوا زوو لە تۆنی یەک حالیە بن و یەکسەرە چۆنە واقعەکەوە ئیشکردنی دووبرا چۆنە ئەحساسەکەی چۆنە هەڵبەتە خۆی ئیشکردن ئەگەر بۆ پرۆژە نەبێت با بڵێن بۆ مەجلیسی خۆمان بێت زۆر چێژدەیەکە بین زۆر یەک دەفعەکەین زۆر ئیتر ئەو باش بێڵێ من باشم من خراپ بێڵێمە و خراپە بێ ئاوای نان دوای یەکەکەوین
بەڵام وەکو ئیشی پرۆژە من ڕاستی خۆم ستایلێکی جیاواز ئیشەکەم سێ بەرهەمی درم هەیە بەدەر لە مەستایلی پۆپن و تازە گەریە با بڵێن ستایلێکی ئێستا زۆر ئیشی لەسەرەکە یعنی من وەکو ئیشی با بڵێن مەجلیسی و کللتوری و ئەمانە کەمتر ئیشم تیا کردو ینی هەر لە مەجلیسی خۆماناوتۆمە بەڵام وەکو جاوی پرسیارەکەت هەموو کابرای گەورە لەگەڵت بێ بۆ هەچ ئیشێ پشتە پەنایە زۆڕاشیە بە زۆر زاناشڵە بەدڵی خۆ ئیشکی لە بەری وەرگری ئەوە هەیە من دوای دینی ئەو کەوت پەیوەندەکە پرسیارە لێ بکەین پلانی داهاتوتان هەر چاڕی سوفەیەکەن یان پلانی داهاتوتان هەیە پلانی داهاتوتانە بێ پێکەوە دووبارە توشێکی کیان ڕاستەکەی هەندێک جار کەوتۆتە سەر فیدباکی ئەو ئیشەی کە تۆ پێشکەشێکی زۆر ڕاستە ئێمە سپاس بۆ هەموو ئەو بینەرا و ئەو جۆگرانی گویان لە ئیشەکە گرتووە شتێک بۆ من زۆر خۆش بوو ئەو بوو کە هونەرمەندان بە شێوە لە شێوەکان هاوکاری بڵاوکردنەوەی ئیشەکەی ئێمە بوون بە سفەتیەوەی من لە ناو ئیش سەحافەیە هەمویان مقابلەکە هەمە بەسەریانەوە ئێستا ئەو پاداشتە وردە وەرەگرم زۆربەی هونەرمەندەکان لە ڕێی سناپچات و فەیسبوک و ئەوانەوە وەک پیرۆزبایی ئیشەکەماندانێن و ئێستا بۆ نمونە دوێنێ چوین بۆ سەیران سیرمان کرد لە سەیرانەکە و گۆرانی ئێمە لێ ئەدرایانی خۆتەوە فیدباکێکی باشە بۆ ئێوە ماڵە تەسەور ئەەکەم لە ئایندەیە بتوانین ئیشی تر بکەین بەڵام لە ڕاستیە من خۆم وەکو خۆم بە سیفەتیەوەی کە پرۆژێکی ترم حازرە و هاوڕێیانی برادرانی لۆر بۆیان کردوم گروپی موزیکی لۆر ڕێزم هەیە بۆیان ئەم پرۆژەیە ئامادەیە و من لەوانەیە لە دوو سێمانی ئایندەیە ئەو پرۆژێش کلیپ بکەم لە دوای ئەوە ڕۆکانیش طبعاً ڕۆکان خۆی کەمتر ئەتوانێ باسی خۆی بکە من باسی ڕۆکان موئەدیەکی زۆر باشە ستایلێکی زۆر تایبەتی خۆی هەیە واتە ئەو ستایلە سەردەمیانەی هەیە کە ئێستا زۆربەی هونەرمەندان ئیشی لەسەرەکەن ڕۆکان خۆی تێکستەکە ئەنووسێ خۆشی میلۆدێکدانێ ڕاستی پێتان بڵێم ڕۆکان زۆر زیرەکترە لە من لە مەجای گۆرانی تا بەس من زیاتری بۆ تەرخان کردووە ڕۆکان کاتی بۆ تەرخان کردووە و ئێستا ستودیۆیەکی بچووکی هەیە کە خۆی هۆنداوەکە ئەنووسێ تێکستەکە ئەنووسێ میلۆدێکەشی بۆ دانێ یعنی تەسەورەکەم هەتاکو من گۆرانیەکەکەم ئەو چوار گۆرانی دەستان خۆش ئەمەش چاوەڕوانی کاری زیاترتان لێ ئەەکەین و با بەرهەمی جوانتر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس.